خۆشەویستانی دەستگای میدیایی کورسات سڵاوتان لێبێ. هێزی تۆین لە بەغدا ناوی ئەم بەرنامەیە و دروشمی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئۆڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەگەر بیرتان بێ لە پێشەکی هەموو بەرنمەیەک من باسی ئەوەتان بۆ کەم کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەموو هەڵبژاردنەکان و بەتایبەتیش بۆ ئەم جارە باشترینەکانی پێشکەش بە ئێوە کردووە. ئەو پێشمەرگەی دێرینە، قەڵەمێکی ئازایە، پێشمەرگە و فەرماندەیەکی ئازایە لە ئەنفالەکان، لە شاخ و تەنانەت لە دوای تراژیدیا کە بەسەر کووردا هات بەگشتی و جینۆسایدی ئێزیەکان ڕۆڵی زۆر کاریگەری هەبوو. ئەو کاتانەی کە ئێزیەکان لە دۆخێکا بوون کە تەنانەت حەسرەتیان بۆ قومێک ئاو بوو، ئەو ڕۆحی خۆی کردە فیدایی ژن و منداڵ و پیر و گەنجی لێ قەوماو لەگەڵ پێشمەرگە قارەمانەکانە ڕۆیشت ڕێگایەکی بۆ کردنەوە بۆ ئەوی خزمەت گوزاری و خواردن و ئاویان بەدەست بکات. لە هەر کوێ حەزبەکەی هەرچی پێسپارت بێت، ئەنجا شار بوو بێیان شاخ، ئەنجا ڕۆحبەخشین بوو بێت یان ئارە ڕشتن، ئەو بێەوەی بیری لێ بکاتەوە کردوویەتی. باسی کێکم فەرماندە و پێشمەرگە. هەڵۆ پێنجوێنی با بفەرمێت. نیشتیمانی کوردستان ڕێبەری کۆڵ لە دەری کوردایەتی و شۆڕشەکەیەتی نەکوا هەر بە شاخەوەیە و لە دەرەوەیە، بەڵکو تا سەرکەوتن یا مردن تا بەدەستهێنانی مافەکان گفتوگۆش بەلای ئێمەوە، گفتوگۆش بەلای ئێمەوە، هەر شێوەیەشی ئەو خەباتەیە، هەر وەسیلەیەکە بۆ بەدیهێنانی ئامانجەکانی گەلەکەمان. دەستخۆش کاکەڵ دووبارە بەخێر بی. زۆر سپاس. کاندیدی ژمارە 19 لە لیستی 222 پارێزگای سلێمانی. بەخێر بی. چی تێ بۆ بینەرانمان و بۆ بەڕێزانی لێرە ئامادە بوون؟ بەخێراتنی گەرمیانەکەم دیارە لە ڕۆژێکی لە ساتە وەختێکی لە مانگێکی مێژوویە هاتوون کە هەڵمەتی هەڵبژاردنە بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و بەندەی خزمەتکاری گەل و نیشتیمان ژمارە 19 هەڵۆ پێنجوێنی بێگومان سەردەمێکە کە پێویستمان بەوە هەیە دەستمان لە ناو دەستی یەکا بێت بۆ ئەوەی کە ڕوبەڕووی هەموو ئەو تەحەدیانە بینەوە کە یەخەی گەلەکەمان و نیشتیمانەکەمانی گرتووە. ئەمڕۆ ڕۆژەیەکە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەتوانن نەخشێکی گرنگ ببینن، ڕۆڵێکی گرنگ ببینن بۆ ئەوەی کە چۆن لە پێشە ڕاپەڕینمان کرد و ڕزگار بووین لە چنگی بەعز، چۆن قۆناغ بە قۆناغ سەرکەوتین، قۆناغە سەختەکانمان بڕی، ئەم قۆناغەش بەیەکەوە ئەم قۆناغەش ببرین و چینە قۆناغێکی نوێ، قۆناغێکی پڕ لە ئاسوودەی و ئاوەدانی، قۆناغێک پڕ لە سەرفرازی و سیادەیەکی پڕ کەرامەت. هەربژی کاکەڵێ دا من بۆتان باسکەم ئێوارەیەکی زۆر ساردی شاخی شنگال لەگەڵ هاوڕێیانم هاوڕێ دڵسۆزەکانم لە دەستگای میدیایی کورسات چوین بۆ ئەوێ لە ناحەی سنوون ئێوارەکەی مەقەڕی مەڵبەن لەوێ بوو، با منەوەکو ڕۆژنامەنووس ئەو شایەتیم لایە بیدەم. زۆر سەرما بوو، وابزانم سەری ساڵیش بوو، ئێمە ئەمانویست بەرنامە بکەین. داعش لە پەڕی قووەتی خۆیان بوو، شاخی شنگال لە سێگۆشەیەکی سووریا، مووسڵ، ئەودی و مەنتیقەی سنوون و ئەوانەی کارەسات و جینۆسایدە بەسەر ئێزیەکان هاتبوو. کاکەڵۆتان چۆن بینیوە لێرە بە هادی و ئارامی، ئەو ئێوارەیە عینەن ئەو تەبعی هەبوو، هەر ئەو ورەیەی هەبوو، ئەو هێزەی هەبوو. بە ئێمەی وت وتی کورسات ئێوە بەشێکن لە پێشمەرگە، ئەوە بوو شەوەکە چوین بۆ سەر شاخی شنگال، لەوێ بەرنامەمان کرد، لەوێوە وتی ئێمە هاتووین
ڕاستە نازناوەکەی من پێنجوێنی بەڵام ئێستا لێرە لەسەر شاخی شنگالین هاتووی نێرە کورد لە هەر کوێ بێ بیپارێزین جا من لەگەڵ ئەوەیە ئەمە سەرنجسان ڕاکێشم بۆ ڤیدیۆیە میلەتی ئێمە ئامادەی مقاومە بکە لەسەر خاکی خۆی لەسەر شەرەفی خۆی لەسەر یعنی حزور ڕۆحی خۆی لەسەر ئاینی خۆی کەواتە میلەتێکی زیندووە و ئێمە مهم ئەوەیە کە خزمەتی ئەم میلەتە بکەیت و ئەم میلەتە دوای کێی پێ باش بوو پیرۆزی کرد مشکلەمە هەمشی مراجعەیەکی کولی بکەیت و غەڵەت نەکەیت قەزەی شنگال غەڵەت قبوڵ ناکات مام جەلال گوتی قەزەی کەرکووک وەکو نەشتەرگەری مێشک وایە فعلا شنگالی شووە زۆر حساسە و ئێمە ئامادەین وەکو یەکەتی وەک پێشمەرگە بین وەکو خزمەتی منتیقەی شنگال و دەستی هەموو ئەحزابی سیاسی و لای خۆ بگرین بۆ ئەوەی لەسەر تشتێک پێک بین کە لە خزمەتی خەڵکی شنگالان بێت من تاکیدم کە هەموو ئەحزابی سیاسی بە تایبەتی ئەوانەی کە قووەتیان هەیە و زۆریان بە قووەتە ئەوانیش هەمان قەناعەتیان هەیە و ڕەنگە هەنە ئیخلافات هەبێ خلافاتی کچکن نین دیارە ئێمە وەکو ماڵبەندی مووسڵ هاتوینەتە ئەم دەڤەرە کە لەگەڵ هەواڵانی یەپەکە لێرە بە هاوبەشی هەمومان و بەرنمەیەکدانن ئینشاءڵڵا و ئەو بەرنمەیە مەژدەبەخشە بێت بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەر جێگایەک بنەوە ئینشاءڵڵا ئەو زڵمەزۆرەی کە لە سنووری شنگال کراوەوە لە چای شنگال ئەو خەڵکە کە گیری خواردووە و ئینشاءڵڵا بەم زوانە ئازاد دەکرێنەوە بۆ بەرنمەیە هاتوین. فەرموو ئێستا تێگەیشتن یەکێتی چی پێشکەش بە ئێوە کردو بۆی دەنجی پێ بدەن باش خۆ هەمومانت ناسین بەڵام کاکەڵۆ چێ باگرافیایکی کورت بە ئێمە و بینەران بڵێت کورتەیەک بە بینەران بڵێت بڵێ بڵێ نازناوی خۆت لە دایک بوونت کورتەیەک لە ژیانی خۆت بە ئێمە بڵێ بڵێ من ناوم هەڵۆ مححمود معرفە لە دایکبووی 1960 لە گوندێکی سنووری پێنجوێن گوندیکانی سێب لە دایک بووم و تا پۆلی چواری پریدایی لەوێ خوێندومە لە گوندی خزەڵجە کە گوندێک بوو لە تەنشتی گوندەکەمانەوە دوجار گوندەکەمان لەلایەن بەعسیەکانە وێران کرا ڕاگوێزراین بە زۆر بۆ پێنجوێن و لە ساڵی 1970 پێنجوێنیش لە ئەنجامی شەڕی ئێران و عێراق وێران کرا و ئاوەرە بووین بۆ ناوچە ئازادکراوەکانی ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان واتە دەسەڵاتی شۆڕژ من بەردەوام بووم لە خوێندن و براکانم بوونە پێشمەرگە و دوجار منیش لە ساڵی 1985 لە تەمەنی 7 ساڵیە کە ئەو کاتە لە سلێمانی ئەم خوێن لە عەدادی ئەزمر بووم پەیوەندیم کرد بە هێزی پێشمەرگەی کوردستانەوە و پێشتریش سەرپەرشتی هێڵێکی ڕێخستنمە کرد لە ناو شاری سلێمانی کە خۆشبەختانە بەشێکی زۆر لە هەواڵەکانی ئەو کاتم لە ژیانە ماون و لە شاخ بەردەوام بووین وەکو هەر پێشمەرگەیەکی تر ئێمە هەمومان بەیەکەوە سەنگەرە قایمەکانی کەڵکی قەیوان و شەڕی قەیوان ماوەت و داستانی ڕزگاری و مەفرەزەکانی ناوشاری سلێمانی و هەروەها شەڕی ئەنفالەکان و پاشان ڕاپەڕینی شکۆداری 1991 و بەرگریکردن لە سەروەریەکانی گەلەکەمان و یەکێتی و تاریخ یەکێتی و دوجار شەڕی تیرۆریستان چ لە شنوێ و شاخەکانی هەورامان یاخود لە چیاکانی شنگال ئەوە ئەرکی من بووەوە جگەلەوەش بەرپرسیارەتی مەڵبەندی پێنجوێن کە پێشتر لە مەڵبەندی پێشمەرگە بووم لە ناو هێزی پێشمەرگە دوجاریش مەڵبەندی دهۆک پاش 2 ساڵیش لێپرساوی مەڵبەندی مووسڵ و شنگال دوجاریش لە مەکتەبی ڕێخستن وەکو جێگری
ماڵبەند مەکتەبی ڕێخستن بۆ کاروباری ڕێخستن کارم کردو بەردەوام بووم و ئێستاش کاندیدی ژمارە 19 کاندیدی ژمارە 19 بەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتوبی کاگەڵەوە. دوای هەموو ئەزمونە ئەتەوێت یعنی بۆچی خۆت کاندید کردیان کاندیدیت قبول کرد بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق؟ بەڵێ بەڕاستی چەند ساڵێکە هەمومان لە دۆخێکی خراپە ئەژین ئەویش بە بۆنەی ئەو ناکۆچانەی کە لە بینی حکوومەتی ئیتحادی لە بەغا و حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان و ئەو دۆخە نەخوازراوەی کە عێراق و هەرێمی کوردستانی تێکەوتووە بە تایبەتیش لە دوای خوا لێ خۆشبوو جەنابی مام جەلال بینیمان کە سەروەریەکانمان دەستکەوتەکانمان ژیان و خۆشگوزەرانی کۆمەڵانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ لە خراپیدایە و کەم ئەبێتەوە واکەوتە بەر پرسیار و بەڕادەیە کە ئێمە ئەو دەستورە هەمیشەیی کە لە عێراقا نووسینەوەی ڕژنووسی دەستور یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی مام جەلال ڕۆڵێکی گرنگیان تیا هەبووە وردە وردە بەرەو پشتگوێ خستن و پێشێلکردن لەسەر ئەساسی مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەروەها ناوچە دابڕاوەکانیش کە پەیوەندن بە مادە 140 و کۆمەڵێک کێشەی سیاسی تر و ئەمانە بەرەو ئەو دۆخەمانە بن کە هەرێمی کوردستان بەرەو زیاتر کێشمەکێشی نەخوازرا و لەسەر ژیان و گوزەرانی خەڵک کە خراپ بە جۆرێک کە ئەمان بینی تێکۆشەرە دێرینەکانمان لە دوای تەمەنێکی زۆری خەبات کە بە موچەیەکی کەم خانەنشین بوون موچیان نەبوو تەنانەت عیلاجەکانی خۆشیانی پێ بکڕن و هەروەها خوێندکار مامۆستا گەنج و هەموو چین و توێژەکانی کۆمەلگا کاسبکاران بازار لەوە یعنی کاکەڵۆ ئەکرێ بڵێم لەو دەفتەرەی لە لای تۆ هەیە و ئەتەوێ دوای ئەوەی متمانەی دەنگدەرانت بەدەستێنا بۆ بەغدا لە ناو دەفتەرەکە تا هەموو معاناتی خەڵکی تێدایە لە بێموچەیی لە دانەمەزرانی خەڵک لە دەرچوانی زانکۆ لە جیرفان بەتاڵی بازار لە وەستانی بازار بەهۆی ئەو قەیرانە دارایی و بەهۆی ئاڵۆزیانەوەی ڕای مافەنەتەوایەتەکانی تری مەسەلەن پشتی پێشمەرگێ خانەنشینان هەموو ئەوانە لە ناو دەفتەرەکەی کاکەڵۆیە تۆمارەکرێ کاتێ بۆ بەغدا؟ بێگومان تۆمار کراوە و تۆمار ئەکرێت و ئەمانە وای لێکردین کاکەزاناکە ئێمە بۆ چارەسەر بگەڕین ئەبێ بۆ چارەسەر بگەڕین چارەسەر لە بەغایە و لە پەرلەمانەوە دەست پێ ئەکات دوجار لە حکوومەتی بەغاوە دەست پێ ئەکات حکوومەتی ئیتیحادی دوجار ئەبێتە ئەوەی کە چارەسەری کێشەکان کۆتایی پێبێت و ئەو قەیرانە نەگریسەی کە یەخەی تاک بە تاکی کۆمەڵەکەمانی گرتووە و هەتایە کۆتایی پێبێت بڵێ ئێمە ئەبێت خەمەکانی نیشتیمان خەمەکانی هاوڵاتیان لە کۆڵ بنین و بیبینە هۆڵی پەرلەمان و لە هۆڵی پەرلەمان وەکو تیمێک هەمومان بەیەکەوە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو خەمانە کۆتایی پێبێنین و ئەو مادانەی کە سڕ کراون بیان خێنە بواری جێبەجێکردنەوە و هەوڵ بدەین زۆر کێشەی تر هەیە زۆر ئامانجی تر هەیە ئەوانیش دەست پێ بکەین لەوانە بەگەڕخستنەوەی مادەی 140 لەوانە کەیسی جینۆسایدی شەکل لەو کەیسانەی کە دەبوو زووتر حکوومەتی عێراق واتە حکوومەتی بەغا ئیجبار بکرێت بەوەی کە ئیتفاقی ڕۆما ئیمزا بکات بۆ ئەوەی بتوانین بچینە ناو کەیسی جینۆسایدەوە و ئەو جینۆسایدانەی کە لە کۆتایی سەدەی ڕابرد و سەرەتای ئەم سەدەیە لەسەر میلەتی ئێمە لەسەر خاکی ئێمە ئەنجام دراوە بیکەین بە یعنی زیاتریش لە ناو دەفتەرەکە تا تۆمار کرد. بەڵێ لە ڕاستیە ئێمە کێشەکانمان لە بەغا چارەسەرەکرێ کێشەکانمان لە پەرلەمان چارەسەرەکرێ یاساکانمان لەوێ بیان خێنە بواری جێبەجێکردن. بەڵێ ئێمە باسی ئەوانەکەین بەڵام خۆتە زانی مەسەلەن لە فترەی ڕابردوو لە ماوەی ڕابردووە کێشەی زۆر هەیە لە ناو ژیان و گوزەرانی هاوڵاتیانە لە دانەمەزرانی گەنجانە مەسەلەن ئەگەر کاکەڵۆ بێوێ ڕوبەڕووی گەنجێک بێتەوە کە ئینتیمای بۆ یەکێتی نییە چۆن قەناعەتی پێکا بچێتە سەر سندوقی دەنگدان و تەنانەت یەکێتیەکانیش ماندوون مەسەلەن بەدەست ئەو کێشە و گرفتانەوە ئەتوانن بڵێن ئێمە لە بەغدا وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی یەکێتی چیتان کردو بۆ خەڵک وەتوانە لە داهاتوە چی بۆ بکەن؟
هەموو کەس شاهید دەکەیەتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی گرنگی هەبووە لە بەغا و بەڕاستی دەورێکی گرنگی بینیوە و بە تایبەتیش جەنابی مام جەلال کەرەستێکی گەورەی بۆ بەجێهێشتوین کە ئەتوانین سوودی گەورەی لێبینین بۆ چارەسەرکردنی کێشەکانمان و بەردەوام بوون و بەڕاستی ئەو کێشانەی کە هەیە بە دوورکەوتنەوە لە پرۆسەی دەنگان چارەسەر نابێت ئەمە بۆ گەنجەکان بۆ هەموو چین و توێژەکان بەوە چارەسەر ئەبێت بڕۆین چارەسەری بکەین ئەوەش بە پشتیوانیکردنی کێتی نیشتیمانی کوردستان ئێمە تا ژمارەی زۆری کورسیەکان بەدەست بێنین تیمەکەمان بەقووەتر ئەبێت وەکە تیمەکەمان بەقووەتر بوو ئەتوانین ئەو خەمانەی ئەوان کۆتایی پێبێنین. بەڵێ زۆر باشە من نامەوێت هەر پرسیار لە خۆت بکەم بڵێ ئەمەوێ هەندێک شاید حاڵیش هەبێ جا من هاوڕێکی بەڕێستم ئامادە کردووە حاکم سوبحی کە پیاوێکی قانونیە و پیاوێکی شارەزای سەربازیە بێکەوە پێشوازی لەکەین بزانین ئەو لەسەر جەناب بچێڵێ شایەتی ئەو لەسەر جەناب بچێت دوای لەگەڵ ئەو دۆست و بەڕێزانەشە پرسیارەکانی ئەوانیش وەرەگرین با بفەرمێ حاکم هاتووە. بەخێر بێت بەخێر فەرموو سپاس سپاس قوربانەوە کاک هەڵۆ پێنجێنیە بەڵێ زۆر دەمێکە ناوی هەڵۆ پێنجێنی وانە بەڵێ زۆر ئێستا ناوی ژمارە 90 ئێستا ژمارە 90 لە لیستی 222 بەڕێستان چی لەسەر و ژمارە 90 ئاڵێت جا ئەوەی ئەمانەوێت لەسەر کاگەڵۆ ئێستا بە سەعاتێک و بە 2 سەعات و ئەوانە ناوترێ تۆ بێ ئەڵێ ملەخەسی کەلام لێرە کورتکراوەی هەموو ئەو شتانەی کە کاگەڵۆ لێرەیە بچووکترین یعنی زۆر زۆر وردی بکەینەوە کاگەڵۆ پیاوێکە لەو پیاوانەی کە لە گەنجێتیەوە کۆڵی لە خەبات نەداوە لە زمانی گەنجێتیەوە کە خوێندکار بووە خوێندنی بەجێهێشتۆ و لە ڕێخستنەکانەوە ڕۆشتۆتە شاخ خەباتی کردووە تا ئەنفالەکان ئەو پیاوە بووە کە لە ئەنفالەکانە هەم پێشمەرگە بووە هەم کادری حیزبی بووە جەنابتان نەزان کادری حیزبی یەکێک بووە لەو ئەرکانەی کە پەروەردەی پێشمەرگەی کردووە دوو خۆشی پێشمەرگە بۆ دیفاعی کردووە یعنی دوو ئەرکی لەسەرشان بووە پێشمەرگە هەر دیفاعی ئەکرد بەڵام کادری ڕێخستن کادرەکەشی پەروەردە ئەکرد و وشیاری ئەکرد و خەڵکیشی وشارە کردەوە ڕێخستیشی دروستە کرد پێشمەرگەشی پەروەردەیە کرد خۆشی لەگەڵ ئەوە پێشمەرگەش بوو دیفاعکەریش بوو یعنی باری کادری ڕێخستن زۆرتر قورس بوو لەوانەی کە ئەیبینی چ شتێک کە زۆر سەرنجی تۆ ڕاکێشاوە لەو پیاوە بەڕێزە کە تەیدی بکەیت پشتیوانی بکەیت من ئەوەتەی کاگەڵۆ ئەناسم کاگەڵۆ ساحبی ئەو وتانەی کەوتوێتی یەقولون ويفعلون نەک یەقولون ولا ما لا يفعلون ئەوەی کەوتوێتی جێبەجێی کردووە لەوانەیە هەندێک کات هەندێک برادر لە قسەکانی چکە ڕازگۆ بووە لە وڵاتی ئێمە ڕاستی تۆزێک ڕقە یعنی کە بەڕاست جوابی برادری دابێتەوە ڕازگۆ بووە لەگەڵی بەڕاستی جوابی ئاوەتەوە لەوانەیە هەندێک برادر دڵی ژانی کردووە ئەم پیاوە ناڕاز نەبووە لەگەڵی و پیا هەڵنەداوە یەکێک لەو سیفەتانی کاگەڵۆ زۆر ڕازگۆ بووە لە ژیانی هەر وعدێکی داوە جێبەجێ کردووە یەکێک بووە لەو پیاوانەی کە لە زمانی پێشمەرگایەتی من ناسیومە و سەردەمی مام جەلال و لە فەرماندەیی بووە دەورێکی زێڕین هاتە پێشەوە ئەو دەورەی کە لە زمانی جەنابی کاکۆسر تا ڕئیسی حکومەت بوو خۆمان نەزانین ئەوانەی کە پێشمەرگە بوون لە شاق بوون یا زیندانی سیاسی بوون بەهۆی بار و زروفی ئەو سای ڕژێمی بەغاوە نەیانتوانێت خوێندن تەواو بکەن هەر ئەم پێشمەرگە و ڕێخستن و زیندانی سیاسیانە زروفێکیان بۆ گونجا لە زانکۆی سلێمانی بە هەوڵ و ماندووبوونی کاکۆسرت لەو سەردەما و جەنابی مام جەلال کە پشتیوانیەکی گەورەی ئەمەی کرد کاگەڵۆ یەکێک بووە لەوانە لیژنەیەک دانرا بە سەرپەرشتی خۆی خوێندکارێکی زۆر لە ئەفسەران و لە هەتا لە پێشمەرگەش هەلی خوێندنی بۆ ڕەخساندن لە زانکۆکانی سلێمانی لە زۆر بوارە لە بواری سیاسە لە بواری اقتصاد تجاری لە بواری قانون ئەمانە ئەم برادەرانە چون لە زانکۆی سلێمانی خوێندنیان تەواوکو وە بە پلەی زۆر باشیش یەکێکرد لەو کادرانەی کە ئێسەی کێتی نیشتیمانی کوردستان هیمەتی یعنی شتی پیان بەستووە و زەمانی مانەوەی ئەو حیزبن زەمانن ئیجا کاگەڵۆیشێک بوو ئەلەوانە و لەگەڵ ئەوەشە
لەگەڵ جەنابی مام جەلالە نەیهێشت پارەش بدەن پارەی خوێندنەکەشی لە جەنابی مام جەلال بۆ وەرگرتن یعنی ئەمە هەر تاکە شتێکی نەبوو دوو ئێمە کاگەڵۆ بچینەوە پێشتر کاگەڵۆ یەکێک بووە بە حکمی ئەوەی ئەگەر یەکێ برادەری یەکێک با لە پێشینەیە پرسێت من کە برادەری ئەم پیاوەم کردووە ئەبێ بزانم هەڵۆشەیە بۆ ئەوەی من برادەری بکەم دروستە چکە برا خوا فەرزی کردووە لەسەر برادر خۆت هەڵی ئەبژێری ئەبێ شتەکانت لە یەکەوە زۆر نزیک بێ بۆ ئەوەی ئەو کەسە بکەی بە برادرت من کاگەڵۆ یەکێک بووە لەوانەی یەکێک بۆ لەو پێشمەرگانەی کە لە ساڵەکانی هەشتاوەش لە ئەنفالە زیاد لە 1500 کەس کە هەموو گەرمیان ئەوانەی لە دەستی ئەنفال ڕزگاریان ببوو لە خاڵۆبازیانی کۆ ببوونەوە هەر لە شەوێکە حکومەت دەوری خاڵۆبازیانیشی گرتووە ئەمان و مەفرەزەکەی و تیپەکەی ئەمان 1500 کەسیان لە ئەنفال ڕزگار کرد هێنایانن لە جادەی کەرکووک سلێمانیان پەڕانەوە بۆ منتیقەی ئاغجەلر و ئەوانە و هەمویان ڕزگارکردن و ڕۆشتن بەر عەمەلی ئەنفال نەکەوتن چۆن لە شەنگالە توانی ئەخر ئازایەتیە بۆ گەنجێک لە سنووری پێنجوێنەوە بڕوا دیفاع لە شەنگال کاو شەنگال بەجێ نێڵێ خەڵکی شەنگال و منتیقەی مووسڵ و ناوچەکە ڕابکەن و بەجێی بێڵن بەڵام ئەم بڕوا لە وڵاتی کۆچکەی کێتی نیشتیمانی کوردستان دائیمە کادرەکانی وا پەروەردە کردووە گەرمیانی کێنار بە کوێسان لە کوێسانێکە کوێسانی تر بوو کوێسانی کێنار بۆ گەرمیان لە گەرمیانەکە گەرمیانی تر بوو ئەوەی کێتی نیشتیمانی کوردستان ئاڵۆ پێنجوێنی پەروەردە کردووە نازانێ ناوچەگەری چییە ئەڕوا لە شەنگالە سێ تاکە مانگ نەهاتەوە کەس نێزانی هەڵۆ ماوەیان نەماوە لە سووریا بوو ئەمانە جێگەی ئەوەنی ئمڕۆ من ئەمەلی پێ ببەستم ئەوێ شنگاریە بەجێنێڵێ ئەم چۆن بەجێڵێ متمانەت پێێت کەواتە داواکاریت لە دۆست و هاوڕێ ئەوانە چێکەوە ئەمە بەسپاسێکی زۆرەوە حاکم هاتیتەنە و پرۆگرامەکەمان وەڵاهی مەر لەگەڵ ئەو بەڕێز و بە هەموو دەنگدەرانی ئازیز ئەڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان بە زۆر سەختی و بارودۆخی قورساتیە پەڕیوە بەڵام لەبەر ئەوەی توانیوێتی باوەڕی بە کەوادر و باوەڕی بە پێشمەرگە و بە فەرماندەکانی هەبووە هەموو قۆناغا ترسناکەکانی تێپەڕاندووە بۆیە ئێمە کە لە هەر شکستێکە هەڵسانەوەیکی زۆر چاک هەڵ ئەسینەوە ئەوە نەتیجەی بیرروهۆشی جەنابی مام جەلال و ئەو حیزبەیە کە لەسەری پەروەردە بووە بۆیە من داوا لە دەنگدەرانی ئازیزەکەم دەنگ بجێڕنەوە بۆ ئەو کەسانەی کە ساحێبی یەکێتی کە خاوەنی یەکێتی کە یەکێتیان هیچ کاتێک لە هەموو بار و زروفەکانە بەجێ نێشتووە قسەیەکی خۆشەیە لە منتیقەی دزەی خۆمانەوانەی نووسینگەی خانوویانەیە حەزەکەم هەر لێرە باسی بکەم ئەگەر یەکێک بچێتە ئەوێ بڵێ خانوویەکم هەیە ئەیکڕم ئەیفرۆشم خەڵکە نێرن بۆ لای ئەڵێن چۆ بزانێت خوا بە وەرەسە بۆی ماوەتەوە یا خۆی دروستی کردووە چکە ئەگە بە وەرەسە بۆی مابێتەوە فرۆشتنی زۆر ئاسانە پێوەی ئیلاگ نەبووە بەڵام ئەگەر خۆی دروستی کردوێ ئەڵێ بەخوا ئەمە لێی ناکڕێ بۆیە ئەمانە یەکێتی نافرۆشن خاوەنی یەکێتی خۆیان دروستیان کردووە بۆیە کاتان لێ یەکەم یەکێتی بکەنە دەست ئەو کەسانەی کە خاوەنی ڕاستەقینە یەکێتی دەستخۆش زۆر سپاس دەکەم حاکم زۆر زۆر سپاس وەڵامێکت هەیە سپاسێکە مەرجەنگە من شەرمەکەم ئەگەر وەستم کرێت بەڵام هەرچێکم کردووە ئەوە واجبی خۆم بووە و دڵنیاشم لەوەی کە لە داهاتوە هەموو هێز و توانەکانم لە پێناوی ئەم گەلە ئەخەمەگە لا حاکم ئەگەر لەناو هاوڕێیانە ئەمێنیتەوە ژینا لە شوێنی خۆت پشوو ئەدەی ئەگەر سپاس دەکەم ئەنجا بامە هەر دووبارە ئەوە نەپچڕێنین کاکەڵۆ ماندوو دەکەین ئەگەر سۆران جان مایکەکەم بۆ بێنی با ئیتر لەگەڵ ئەو بەڕێزانیان ڕوبەڕوویەکترتان بکەینەوە بزانین ئەوان چیان داواکاری هەیە چیان ڕەخنە هەیە ئەگەر یەکێ بێوێ دەنگت پێ بدا بۆ دەنگت پێدا ئیتر بۆی ئەرکەکە لەسەر شانت لە بەردەم کامێرا زۆر قورستر بێت کاکەڵ وانە من لە خزمەتیانام بۆ هەر پرسیارێک و ڕەخنێکیان بێت ئەوان کۆمەڵانی خەڵکن و جەماوەرن مافی خۆیانە بێگومان فەرموو سڵاو لە بەڕێستان سڵاوێکی گەرمی یەکێتیانە بۆ بەڕێستان کاکزانە بۆ میوانە بەڕێزەکەتان کاک هەڵۆ بۆ میوانانی بەڕێز
کاک زانا لە پاش ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ژمارە 222 بەشداری کرد لە هەڵبژاردننی پەرلەمانی عراق لە پاشان ئێمە وەکو ئەم گەنجانەی هاوڕێمان چاومان بە کاندیدەکانە خشاندەوە بزانین کێ شایەنی ئەوەیە کە ئێمە کاری لەگەڵدا بکەین بۆیە خۆشبەختانە کە خاڵ بە خاڵ و کاندید بە کاندید گەشتینە سەر کاک هەڵۆ وای لێ کردین کە بە پرۆفایلەکە بگەڕین بزانین چی کردووە بۆ من بەش بە حاڵی خۆم زۆر کاریگەری لەسەر کردم ئەوەی کە لە شنگال و قەزەی شنگال کە ئەو بەڕێزە بۆ ماوەی 3 ساڵ و 6 مانگ لە شنگال مایەوە و خەڵکەکەی پاراست و 150,000 شنگالی لەو کارەساتە مرۆیە ناخۆشە جینۆسایدی ئەوێ پاراست بۆیە وای لە ئێمە کرد تیمێکی گەنجانی خوێن سەوزی خوێن گەرم دروست بکەین بە خۆبەخشانە بەبێ ئەوەی هیچ کەسێک ڕامان بسپێرێ بۆ ئەو ئەرکە پشتیوان بۆ کاک هەڵۆ بکەین و پشتیوانی کاک هەڵۆ بین. نامەوێت لە وەختان بگرم بەڵام شتێکی تر زۆر سرنجی ڕاکێشام لە پاش ئەوەی کە بڕیارماندا ئەو تیمە دروست بکەین چەند جارێک کاک هەڵۆمان لە بازاڕی سلێمانی بینی ڕۆژێکیان لەگەڵ کاک ئالان کە هاوڕێمە و لێرەیە وتم ئەوە کاک هەڵۆیە یعنی نەمانزانی ئایا شخصێکی تری لەگەڵە یاخود نا بۆیە خاکیبوونی ئەو پیاوە جارێکی تر وای لە ئێمە کرد دووپاتی بکەینەوە لەسەر ئەو تیمە و تیمەکەمان گڕوتینی بەڵام لە دروشمی ئێوە بۆ ئەم هەڵبژاردنە ئەوەیە کە هێزی ئێمن لە بەغدا بۆیە ئێمە ئەڵێن بۆ کەسێکی سیاسی کەسێکی یاسایی خەباتگێر پێشمەرگەی کۆن دڵنیاین لەوەی کە چۆن هەڵۆ ئاسا لە شنگال دیفاعی لە کەس و لە خاکی خۆمان کرد دڵنیان لە چوارچێوە قانونی لەوەی کە دەنگی ئێمە هێزی ئێمە ئەبن لە بەغدا بۆیە ئێمە ئەڵێن دڵنیا بە لەوەی کە ئەوەی لە تواناماندا بێت خۆبەخشانە خوێنگەرمانە یەکێتیانە دەڵمەتی دەرگا بە دەرگا و ماڵۆ ماڵ ئەەکەین ناسرەوین تا سەرەکەوین چیت هەیە بۆ ئەو گەنجە ئەو بەڕێزە ئەو گەنجە جوانە هێزێکی ئەوەندە کاریگەرە کە ئەوەندە سوورم ئەکات لەسەر ئەم ڕێبازە و دڵنیا یەکەم لەوەی کە هەموو لایەک سەربەرزە بین و یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکە کە لە ناو دڵ و دەرونی کۆمەڵانی خەڵکە هەڵقوڵاوە ئەو گەنجە جوانانە ئەو کاروانەیە کە دوجار ڕێبازەکەی مام جەلال ئاوەدانە و ئەوەی کە مام جەلال ئەیود ڕەگ و ڕیشەیەکێتی لە ناو کۆمەڵانی خەڵکایە ئەوە نمونەکەیە ئەو بەڕێزیش فەرموو سڵاوتان لێبێ سڵاو لە تۆی بەڕێز سڵاو لەو کەسەی ڕاست و ڕازگۆیە بەدڵ دوژمنی فێڵ و درۆیە سڵاو لەو کەسەی ڕادەی دڵسۆزی گەیشتۆتە لوتکە بۆ گەل و هۆزی نالیەڵێ فارس و ڕۆم و عەجەم هەرسێن بە دەفتەر گرتووە نالی خاوەنی سێ موڵکە ئەمڕۆ دیوانی هەیە کاک هەڵۆ تەنها یەک لایەنی نەگرتووە سێ لایەنی گرتووە لایەنی پێشمەرگایەتی یەکێک بوو لە پێشمەرگە تێکۆشەرە ئازاد چاونەترسەکانی ڕۆژە سەختەکانی خەبات ئەو ڕۆژانەی کە خەڵک لە ناو دۆشەکی گەرم و نەرمە باسی کوردایەتی نەئەکرد ئەو لە لوتکە بەرزەکانی کوردستان دیفاعی لە مافەڕەواکانی گەلی کوردەکرد لە ڕووی سیاسیەوە کاک هەڵۆ یەکێکە لەو سیاسیە ژیرە تێگەشتووە پێگەشتوانەی کە توانیوەتی لە هەموو کایەکانە هەر بەرپرسیارەتێکی پێست پێدرابێ بەو پەڕی ئەمانەتەوە جێبەجێی کردووە ئەم پیاوە کاتێک کە بەرپرسی ماڵبەندی 23 پێنجوێن بووە بەڕاستی ئەوەندە کاری جوانی کرد لە پێنجوێنە هەتایە بە نەمریەمێنێتەوە ئەو پیاوە لە کاتێکە کە کەسێک نەی ئەتوانی بچێتە شنگال ئەوانەی کە ڕێیان ئەکرد و بەجێیان نەهێشت هەڵۆ پێنجوێنەکەی ئێمە لە پێنجوێنی سەرسەوزەوە چوە شنگال و دیفاعی لە شنگالیەکان کرد بۆیە ئەوە جێی شانازیە بۆ ئێمە ئەم پیاوە لە ڕووی یاساییەوە یەکێکە لە یاسازانەکان کە توانیوێتی
یاسا تەواو بکات و ئەوێ بچێتە پەرلەمانی عێراق من دڵنیام لەوەی چۆن لە پێشمەرگایەتی تا پێشمەرگ کەوتبوو و چۆن لە کاتی بەرپرسیارەتی شارە هەموو ئەرکەکانی بە ئەمانەتەوە جێبەجێ کرد من دڵنیام لە بەغاش بەو پەڕی دڵسۆزیەوە بەرگری لە مافەکانی هەموو چین و توێژەکانەکە هەر لێرۆ بە کاکەڕۆ ئەڵێم ئەو گەنجە تێکۆشەرانەی ئەو گەنجە خوێنگەرمانەی کە هاتوون لێرەوە خۆبەخشانە دیفاع لە تۆ ئەکەن و لە هەڵمەتی هەڵبژارنی تۆدا بەشداری دەکەن ئایا کاکەڵۆ لە هەکبەکەیدا چی پێیە بۆ ئەم گەنجانە لە بەغا ئەمە یەک دووهەم سپاس بۆ خوا ئەم ڕۆژنان پێشەنگن سەروەتی ئێمن قانە لە شەستەکان ئاڵێ فەرقی نییە نێرومێ ئەوەی دانیشتووە لە دێ یان بێکەس دەڵێ لێرومێ بەجووتە هەردوو بەجووتە بۆ وەتەن هەوڵێ نەدەن دوورە دەرچوونی لە دیلی مەل بە باڵێک نافرێ ئایا کاکەڵۆ بۆ ژنان کە توێژی کۆمەڵگان و سەروەری هەموو لایەکن و پێشەنگن و یەکێک بوون لەوانەی کە مامجەلار ڕێزی تایبەتی بۆیان هەبووە چ پەیامێکی هەیە بۆیان لە بەغاو زۆر سپاس و هیوای سەرکەوتن بۆ خوازین دەنگەکانمان بۆ لیستی 222 وە بۆ ژمارە 19 کاکەڵۆ پێنجوێنیە ئینشەڵا لە پەرلەمانی عێراقای بینینەوە زۆر سپاس هەر بژێت هەر بژێت وەڵامی کاکەڵۆ وەڵامێک بۆ چیمان پێ بۆ گەنجان بۆ ژنان ئەگەر ئێمە چارەسەری کێشەکان کە کۆتایی پێهات و ئەو دەرگایە کرایەوە کە کوردستان بودجە و موچەی خۆی هەبێت کەواتە بواری گەشەکردن و بواری کارکردن جاریچکە دەست پێکاتەوە ئەو ستۆپەی کە ئێستا لە 2013 و 14 دەستی پێکردووە ئەو تەوخە ئەشکێت و جارێکی کە گەنجان چۆن لەوە پێش دا ئەمەزران سولفەی زەواجیانە درایە سولفەی ئەقاریانە درایە واتە بۆ شوێنی سەکەن و ئەو پێداویستیانەی کە پێویست بوو بۆیان فراهەمەکرا بێگومان کاتێک کە پەرلەمان بەهێز بوو حکوومەت بەهێزە بێت کە حکوومەت بەهێز بوو ژیان و گوزەرانیش ئاسوودە و ئارامە بێت ئەوە کلیلی چارەسەرەکان لە پەرلەمانەوەیە کە پەرلەمان چارەسەری ئەو کێشانەی کرد یەک بە یەک جارێککە شۆڕە بێتەوە بۆ چین و توێژەکانی کە و بێگومان خۆشحاڵین کە ئەمڕۆکە ژنانی کورد بە تایبەتی لە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ناو ڕووناکبیران و لە بواری خوێندن و لە زۆر بواریکە هەنگاوی باشیان ناوە بۆ پێشەوە و ئێستا ئەوەی شعرەکەی ئەو پیاوە بەڕێزە کە خوێندیەوە ڕێک ئەوەیە بۆیە کە پشتیوانیانین و پشتیوانیان ئەبین لەوەی کە زیاتر و زیاتر بۆ پێشەوە هەنگاو بنێن کاکەڵۆ تاو کاکە ئەکاتە ئەوێ کاک فەرموو ئەگەر یەک دەقەیە ئاوکاریم بکەیت با پرسیارێ بکەم منیش لە ژیانی پێشمەرگایەتیە لە خەباتی شاخە لە ئەنفالەکانە لە جینۆسایدی زدەکانە چ شتێک زۆر زۆر کاریگەری لەسەر دڵ و دەرونی کاکەڵۆ داناوە تا ئێستاش ناوە بیرەکەوێتەوە جینۆساید دیمەنێکبینی بێتت لەن تەفاسیلە مەسەلەن بۆ نمونە ئێمە کا هاتین بۆ شاخی شنگال مەسەلەن تووشی حاڵەتێکی دوای چەند هەفتەیەکیش حاڵەتێکی زۆر ناخۆشە بووی کە ژیانی ئەو ئێزدیانەکانت و ئابینی ینی لە ئینسانیت دەرەچووی تووشی دژێکێکە بووی لە ناخی خۆتا ئەبێ مرۆڤێکە بێ ئاوای لێ بکرێ ئەمە جا تۆ زۆر بەرفراوانتر زۆر تەفاسیلی تر بینیوتە چ شتێک زۆر تا ئێستا لە دڵ و دەروونت ماوەتەوە بێگومان لەوە ناخۆشتر نییە کە ببینیت میلەتەکەت دوژمن ئازارێکی وای بدا کۆمەڵکوژی بێت لە زێدی خۆی بەبێ تاوان کۆمەڵکوژی کات ئەوەی کە بینیمان من لە ژیانی پێشمەرگایەتی و خەباتمە هەڵەبجا ئەنفال بەداخەوە لە شنگالا دووبارە بۆەوە کۆڕەوەکە شتێکی وای کەم نەبوو لەوانە باشە بۆیە کابێ ئێمە ئەو ڕێگایە بدۆزینەوە کۆتایی بە مەینەتیانە بێنین لەکوێ لە پەرلەمان بە یاسا کارکردن بۆ ئەوەی کە تاوانەکانی جینۆساید لە تاوانی نێودەوڵەتی بەڵێ تاوانەکانی لە دادگای نێودەوڵەتی ئەو تاوانانە بە جینۆساید بە ڕسمی بناسرێت دەسۆش زۆر سپاس کاکەزانە کاگارم سڵاو لێ هەر بژی سلااو ڕێز ئەمە دەمانی بۆ ڕێستم کاتتان باش من
پەیوەندی و پەیوەستیم بە کاکە هەڵۆوانێ ئەگەڕێتەوە بۆ زۆر سەردەمێکی پێش لە ئێستا خۆناغی ناوەندی خوێندن با جانبێکی تر هەیە کاگەڵۆ باسی کەم هەرچی هەیە کە ڕەخنەشی تایە کاکەڵۆ حەزەکەم یەک دوو ڕەخنەم ئەوەی کە گرنگە من باسی کەم کاگەڵۆ وەکو کاندیدێک لە ئەم جارەی خولی هەڵبژاردنە جۆرایەتەکەی لەو ئاستایە کە بەتەنیان نابێت لە چوونە ناو ئەم پرۆسەیەوە لەبەرەوەی پاشخانێکی ڕاستە و خۆی کۆمەک و پشتیوانی و هاوکاری فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی لە ڕابردووە هەبوو لە خولەکانی پێشوە هەبووە بۆ هاوڕێ و هاوخەبات و ئاوسەنگەرەکانی ئەم جارە خۆی مەیدانێک کە ئەچێتە ناو پرۆسەکەەوە من پێم وایە ئەو بەشداریە جۆری تر ئەبێت لەسەر ئاسی حزوری کاگەڵۆ حزوری کاگەڵۆ لەوێ لەبەرەوەی کە پێشوەخت پاشخانێکی ئامادەکراوی زەینی و معریفی و ئینتیمای نەتەوەی و نیشتیمانی و سیاسی لە پشتیەوە وەساوە ئەمە ئەبێتە هەندێکی ڕاستەوخۆ بۆ ئەوی کە لە دەوری کاکە هەڵوەکو کاندیدێک کۆبینەوە و من پێم وایە ئەمە گرنگجیەکی جۆریە لە وجودی کاکەڵۆیە بۆیە گرنگە هەمومان پشتیوانی لەم خاڵە بکەین و لە دەوری کۆ ببینەوە سوپاسانەکەم ئارام حاجی گاڵتەنیە لەگەڵ تا بێ بەڵێ ئارام نووسەرێکی بەڕێزێکی تر فەرموو خەری بۆ گلێ بکەم نێرومێ بەجووتە کاکشی عەلیە یاساناسێکی باشە من بە تەمام باشە پیاوێکی دەقیق و وردە وازی لێ نەهێنم ئێمە ئەبێ بە تیمیشکەین پێویستمان بە کەسایەتی خەڵکانی وەکو کاکارامە بێگومان تێگەیشتەکەی تێگەیشتێکی زۆر بە فراوان و جددیە تۆزێ وەرە پێشەوە خاتونی بەڕێز بەخێراتنی کاک هەڵۆکەم بەڕێز کاکزانا و میوانە بەڕێزەکان من وەک کادرێکی ئەم حیزبە لە بیدایەتمەوە لە سەردەمێکی زۆر مناڵیەوە خولیای ئەوە بۆم وەکو برازایەکی شەهید کە هاوڕێی هاوخەباتی کاکە هەڵۆ بووە یعنی لەو زەمانەیە نەبوو پۆست کراوە نەبوو مەنسەب کراوە بەڕاستی ئەوە وای لێ کردوم خۆشەویستێکی بەقووەتم هەبێ ئەو ئینتیمایی هەم بێ بۆ یەکێتی نیشتیمانی لەبەر ڕازگۆیی و پاکی ئەم پێشمەرگە کۆنانە بووە هەزار درود بۆ گیانی پاکی شەهیدەکانمان تەمەنی درێژیان بۆ کاک هەڵۆ و ئەمسالی وەکو کاک هەڵۆ بەجێهێشت بێ کەم تا زۆر من لە شارەکەمە و چواردەوری شارەکەم دڵم بەوە خۆشە کە کاک هەڵۆ متمانەیەکی زۆر زۆر بەقوەتی هەیە لەبەر ئەوەی کە خەڵک پرسیار لە منەکات ئەڵێ یەک بەجێی نەهێشتوین لە شنگال لە ئەنفالەکان هیوادارین جێ ئەو متمانەیەشە ئیشەڵڵا لە ناو خەڵکە کە بەجێمان نەهێڵێ لە بەغاشا پشت و پەنایەکی زۆر باش بێ بۆ ینی خەڵکەکەی و هاو نیشتیمانیان دەستە خۆش بە کاکەڵۆ سەرکەوتوو بێت ڕێزیشتر ئەگەر هەبێت فەرموو سڵاو لە کاکزانە دەستخۆشی بەرنامەکەی لە یەکەم طبعاً برادران زۆر یاود لەسەر برای خۆشەویستم کاگەڵۆ بە تایبەتی کاک حاکم سوبحی من نامەوێشتان دووبارەکەمەوە من سڵاوی گەرمیان و بناری بەمۆ بە تایبەتی بەمۆ کە هەمیشە هەڵدێر بۆ بە داگیرکەران ئەنێرم بۆ کاگەڵۆ سڵاوی لێبێ و من وەک پێشمەرگەیەکی دێرین و ڕەفیقێکی کاگەڵۆ هەمیشە تەوقعمان لێ هەبووە کە کاگەڵۆ لە شاخیش نمونەی پێشمەرگەی ئازا و خارەمان بووە پیاوێک بووە لووتکە بووە لە نەبەردی کۆڵنەدان و ئێستایش ئەمانەوێت وەکو پارێزەرێکی سەرسەختی پێشمەرگە دێرینەکان بزانین لە بەغا چیمان بۆ کاوکو محاربین قودەما دوای ئەوە من و کاگەڵۆ هەردووکمان خاڵی هەڵبەشمان زۆرە مەسەن برامان شەهیدە هەردووکمان پێشمەرگە بووین و هەردووکشمان بەرکەوتەی چەکی کیمیاوی بزای کاگەڵۆ ئەتوانێت چی بکا بۆ ئەو کەسانی کە چەند ساڵێکە بەدەست نەخۆشی یا کاگەڵۆ خۆی یەکێکە لەو بەرکەوتانە کە ئەناڵێن و هەتا ئێستا چارەسەر بەکاردێن و من و داوای لەکەم لە کاگەڵۆی برای بەڕێزی خۆم پارێزەرێکی سەرسەختمان بێ لە بەغایش داوای مافەکان کە هەرچەند من لە شاخ کاگەڵۆ بینیوە لە شاریش بینیومە جگە لەوە لە پێشمەرگایەتی پیاوێکی زۆر ئازا بووە لە چارەسەری کێشە کۆمەڵایەتەکانی ژەمیلە هەمیشە کلیلێکی چارەسەر بووە هیوای سەرکەوتنی بۆ خوازمەوە داوا لە هاوڕێکانمانەکەم لە خزمانەکەم کە متمانە ببەخشن بە کاگەڵۆ ئیشەڵا پارێزەرێکی سەرسەختمانە بێ و زۆر سوپاسانەکەم پێم وابێ دەستخۆش وڵا کاتەکەم ئەو خاتونە باڕین با تۆزێک لە باڵانسی جێندەریان نیم چە تەوازنی شەبێر خراپ نییە ئەنجە دوجارە بێ ماشەڵاو بەرنامە زۆر خێراتێ پەڕی کاگەڵۆ کات تەواو بوو هەفریانەکەوتی تۆ قسە بکەی
سڵاوتان لەبێت دەستخۆشی بەرنامەکەتان لەکەم بەیوای سەرکەوتن بۆ سەرجەمکان بۆ کاکەڵۆ پێنجۆنی. ئێمە ئەزانین کە لە شاخ ڕەنجێکی زۆری یاوە و بە خوێن و بە گیان لەگەڵ میلەتی کورد بووە، گیانی خۆی خستۆتە پێش گیانی هەمومانەوە. ئەمە وەکو شاخ، وەکو شۆڕشی شاخ، وەکو مافناسێک. بەڵام ئێمە ئازانین لە هەرێمی کوردستان ئێمە تۆمان بە نوێنەری خۆمان هەڵبژاردووە لە پەرلەمانی عێراق لەسەر لیستی ژمارە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پارێزەرێک بۆ هونەرمەندان، بۆ هونەر چۆن پشتیوانی ئێمە ئەبیت لە پەرلەمانی عێراق، چونکە ئێمە لەم ڕێگە لەگەڵ ئێوەین. لەگەڵ ئێوە مافی هونەرمەندان چۆن ئەیان، چۆن پارێزەرێکە بن بەڵێنی ئەوادەن کە جێمان نەهێڵن وەکو هونەرمەندان. دەستان خۆش بێت. بژێت زۆر سپاس بۆ ئێوە، وەڵا سپاسانەکە کاکەڵۆگەر بە کورتی وەڵامێکی ئەو دوو بەڕێزە بدەیت تۆ دوایی هەر خۆت ئەبێ بچیتە سەرەوە مایکە وەکو هاوڵاتێک چی بە کاکەڵۆ پێنجوێنی ئەڵێیت؟ جوابی ئەو بەڕێزانە بدەیت. جوابی هونەرمەند و باسی پێشمەرگەی کرد، پێشمەرگەین لە بناری بەمەوە. پێگومان پێشمەرگە دێرینەکان توێژێکی مزاحین کە تەمەنی خۆیان بەخشیوە بەم گەر و نیشتیمانە بۆیە کە هەسا کۆمەڵە گرفت ڕوبڕویان بۆتەوە کە تەمەنیان هەڵکشاوە، تەندروستیان پێویستی بە چاودێری ورد هەیە و مناڵیان گەورە بووە، مناڵەکانیان دانەمەزراون و کۆمەڵێک مەعاناتیکەیان هەیە کە ئەچیتە ناویان سەرە ڕای ئەوە زۆر بەورن و زۆر بەبیر و باوەڕن و زۆر دڵسۆزن. بۆیە کە بەڕاستی ئەبێت چارەسەری و کێشەیە بکرێت دیسانەوەش بە یاسا، چونکە جیاوازێکی زۆر هەیە لە یاسای پەرلەمانی عێراق، پەرلەمانی بەغا، پەرلەمانی حکوومەتی ئیتیحادی لەگەڵ پەرلەمانی خۆمان و ئەبێ هاوتای ئەو یاسایانە بکرێت، هاوتای ئیمتیازیان بکرێت و ئەوەی کە لە حکوومەتی ئیتیحادی قەراری لێدرا و سوودمەند ئەبن چین و توێژە مزاحیەکان، زیندانیانی سیاسی، کەمەندامانی سەنگەر، تێکۆشەری دێرین و بە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە و بەمانبەتایبەتیش ئێستا هونەرمەندان لاپەڕێکی پرشنگداری مێژووی گەلەکەمانن. لە یەکەم سەنگەری شۆڕشی نوێ هونەرمەندان شان بەشانی پێشمەرگەی سەنگەر بوون، پێشمەرگەی مۆسیقا بوون، پێشمەرگەی شیعر و کەسایەتی وەکو مامۆستا شێرکۆبێکەس و دەیان کەڵە نووسەری گەورە کە تەنانەت لە شاخ یەکێتی نووسەرانی کورد ڕۆڵێکی گرنگیان هەبوو و بەداخەوە ئەوانیش لەو قەیرانە بەڕاستی لێدانێکی زۆریان بەرکەوت و هیلاک بوون. بۆیە کە بەشێکن لەوانەی کە ئەبێت ئاوری جدیان لێبیرێتەوە و ئەبێت بزانین هۆکاری چییە کە ئەو توێژە بەو شێوەیە هیلاک بوون و جاریشکە نوێ بکرێتەوە و هەنگاو بنێن بۆ پێشەوە و هونەرمەندان ڕێزیان لێ بگیرێت، دڵخۆش بکرێن، مەجالیان بۆ دروست بکرێت بۆی ئەو هونەرە جوانی کە هەیەە بینەخشێن و مێژوو مەعریفەی کۆمەڵگاکەمان ئەوەندەی تر دەوڵەمەند بکەن. من پشتیوانیانم. ئەجا ئەوە کۆتایی بەرنامەکەم ئەوەیە ئەگەر بفەرمووی لەو مایکەوە چی بە کاکەڵۆ پێنجوێنی ئەڵێ، چۆن باسی تەجروبەی خۆت ئەزمموی خۆتی وای لێ بکەیت کە لە پەرلەمانی عێراق بتوانێت هەمووی فۆرمەلەکە لە چوارچێوەی یاسایی فەرموو. ئێستا تۆ هاوڵاتیەکی بەڵێ بەڵێ چی پێڵێ، ئەوان چۆن چیان بە تۆوت، تۆ چی پێڵێ؟ کاکشی عەلی بەدڵ تا ئاوا دەبێ وا تۆ زێو مایکە گەر بەرزکەی کاک هەڵۆ یەک دق سپاس هاوڕێجە سپاس. ینی ئێستا من قسە بۆ هەڵۆ پێنجوێنی بکەم. بەڵێ ئێستا تۆ کاکەڵۆ پێنجوێنی لێرە دانیشتووە، تۆ لە ناو جەماوەرەیە چوویتە ئەوێ. نەڵێم هەڵۆ پێنجوێنی باش، هەرچی توانا و ئەزمونت هەیە، هەرچی شارەزایی بواری یاساییت هەیە، بڕۆ بۆ پەرلەمان ئەو کێشانەی کە ئەمڕۆ ڕووی کردوتە گەلەکەت شان بدەرە بەری و وەکو تیمێک بە تیمێک لەگەڵ هاوڕێکان تا گەلەکەمان پێویستی بەوە هەیە کە لە مەسئولیت نەترسین. مام جەلال خرمانێکی گەورەی بۆ بەجێشتوین. ئێستا سەرۆکێکی بوێر و ئازامان هەیە کە ئەتوانێت
سەرکردایەتێکی باشی حیزبەکەمان بکات بۆ ئەوەی قووەتێکی باش بە ئێمە بدا بۆ ئێمەش قووەتێکی باش بین بۆ وەفتی سیاسی وەفتی حکومی بۆ ئەو گۆڕانکاریانی کە پێویستە لە ژیانی یاسایی و سیاسیا بکرێت هەڵۆ پێنجوێنی ئەمڕۆ ئەو ڕۆژەیە بێ بچیتەوە مەیدان و بتوانیت هەموو تواناکانت بخەیتە گەڕ. دەست خۆش کاکەڵۆ فەرموو بێرە سپاس دەست خۆش کاکەڵۆ هەر بژی سپاس بۆ تۆ بە هیوایەوە ئینکە جارێکی تر وەکو دەڵێن تێ هەڵچیتەوە لە ڕووی یاسایی و ئەو متمانەیە کە لەلایەن هاوڵاتیانەوە هەتا بتوانی لە ئەنجومەنی نوێنەران و ئەو سەرمایە گەورەی سەرۆک مام جەلال و ئەو بوێری و دەقیقی وردی سەرۆک بافڵیش تەوزیف بکرێت. بینەرانی خۆشەویستی دەستگای مێدیایی کورسات، ئێمە لەگەڵ کاندیدی ژمارە 19 لە لیستی 222 لە پارێزگای سلێمانی هاتینە کۆتایی ئەو بەرنامەیە و ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.